لە موژدەیەکی دڵخۆشکەدا پەیمانگەی کلێڤەری ناحکومی بە دابینکردنی باشترین ستاف و مامۆستای ئامادەی کلێڤەری ناحکومی هەڵدەستێ بەکردنەوەی خولی هاوینە بۆ قوتابیانی پۆلی 12 ئامادەیی بە داشکانێکی گەورە. لەم خولەدا گشتوانەکان بە شێوەی منهەج کامل دەخوێنرێن، خوێندنی کوڕ و کچ بەجیا، دابینکردنی پاس بۆ گشت شوێنەکانی شاری هەولێر. لە کۆتایی خولەکەدا تاقیکردنەوە ئەنجام دەدرێ بە شێوازی وزاری. خولەکە لە ناو بینای ئامادەی کلێڤەری ناحکومی بەڕێوە دەچێت. خولەکە لە 25/5/2024 دەست پێ دەکات. کوردی مامۆستا بەختیار خالید ئامادەی کلێڤەری ناحکومی. زیندەزانی مامۆستا ئیسماعیل عەلی ئامادەی کلێڤەری ناحکومی. مامۆستا هەژیر مەولود ماستەر لە بایۆلۆجی مامۆستا لە کۆلێژی پزیشکی ئامادەی کلێڤەری ناحکومی. عەرەبی مامۆستا ئەنوەر عوسمان ئامادەی کلێڤەری ناحکومی. بیرکاری مامۆستا خۆشەوی عەبدوڕەحمان ئامادەی کلێڤەری ناحکومی. مامۆستا ئاسۆ ئیسماعیل ئامادەی کلێڤەری ناحکومی. کیمیا مامۆستا حوسێن ڕەسوڵ ئامادەی کلێڤەری ناحکومی. مامۆستا کارزان محەممەد ئامادەی کلێڤەری ناحکومی. ئینگلیزی مامۆستا سەرکەوت خدر ئامادەی کلێڤەری ناحکومی. فیزیا مامۆستا شۆڕش ڕەفیق ئامادەی کلێڤەری ناحکومی. مامۆستا ئاسۆ فەرحان ماستەر لە فیزیا ئامادەی کلێڤەری ناحکومی. ناونیشان فەرمانبەران نزیک مزگەوتی شەهید و ئەنفال. بۆ پەیوەندیکردن 0750 179 44 55 0750 178 44 55 پەیمانگای کلێڤەری ناحکومی.